ئەگەر ئەمە ئەدای پارتی ڕابوونی ئیسلامی بوو بێ لە تونس و ئەوەش ئەدای ئیخوان مسلمین بوو بێ لە میسر کە بینیمان و لە یەمەنیش بە هەمان شێوە حزب ئیسلامیەکان ڕۆڵێکی کاریگەری ژاڕن لەو خۆپشاندان و ناڕزاییانی کە بەرامبەر ڕژیم عەلی عەبدوڵڵا ساڵح هەیە. کەواتە مامۆستا کرێکار ئەدای حزب ئیسلامیەکانی کوردستان چۆن هەڵەسەنگێنێت بە تایبەتی لەو قۆناغی کە لە دوای حەڤ شواتەوە دروست بوو؟ من بەڕاستی حیزب ئیسلامیەکانی کوردستان طبعا مەبەستی شەم هەرە دووسەرەکیە یەکگرتو لەگەڵ کۆمەڵی ئیسلامی. کۆمەڵی ئیسلامی بەلامەوە ساحەبی هیچ جۆرە مەشروعێکی ئیسلامی نیە ئەسڵەن. یەکگرتو ئیسلامی ئینتیمای بۆ مەدرسەیەکی ئیخوانی هەیە، مەدرسەیەکی کۆنە خۆفرۆش نییە، سەر بە وڵاتان نییە، سەر بە عەمالەتی قبوڵ نەکردووە. یەکگرتوش بە هیچ شێوەیەک ناڵێم سەر بە دەوڵەتێک و بە حکوومەتێک بووە. یەکگرتو بەشێکە لە تەنزیمی ئیخوان مسلمینی نێودەوڵەتی و من بۆ خۆم لە سەرەتاوە لەگەڵ ئیخوانا بووم، واتە لەگەڵ مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین کە 40 دانە ساڵی ڕەبەقە یەکترە ناسین و قیاداتی تری یەکگرتو جگە لەوانەی بادینان هەندێکیان هەرە ناسن، بەڵام بە شێوەیەکی گشتی دامەزرێنەرانی ئیخوان واتە یەکگرتو کە پێشتریش وەکو خەتی یەک و دووی ئیخوان ئیشیان کردووە لە 79 لەگەڵیان نابووم، لە 82 لەگەڵ مامۆستا سەلاحەوە دروستکردنی هەیکەل و ئیدارە و تەنزیمات و هەموو شتێکی یەکگرتو سەر بە وڵاتانی دەرێ نییە، بەڵام یەکگرتو جەمعیەتێکی ئەخلاقیە و مەشروعێکی سیاسی پێ نییە. یەکگرتو جورئەتی گۆڕانی تیا وایە ئێمە ئەبووین بە ڕەقەمی سێ، واتە ئیسلامیەکان ئەبوون بە ڕەقەمی سێ دوای پارتی وێچێتی لە تەڕحکردنی مەشروعی ئیسلامی. باشە مامۆستا ئەگەر کۆمەڵی ئیسلامی بۆ شێوەیە بێ کە جەنابە باسێکەکەی واگەر یەکگرتووی ئیسلامیش مەشروعێکی سیاسی پێ نەبێ ئەی ئەلتەرناتیڤ چییە؟ ئەڵتەرناتیڤ ئێمە ئیسلامێکی ڕەسەن لەو میلەتە دروستکەن و باش ئەو میلەتە دیندارەمان هەیە، ئەو خەڵکە دیندارەمان هەیە. کۆمەڵی ئیسلامی یەکگرتو بۆچی بە هەردووچیان ناتوان 15 دەنجانیاناوە؟ بۆچی 15 کورسیان گرتووە؟ لە هیچ شوێنێکی ئیسلامیان ناچێتە سەر حکم 15 کورسی بێنێ، بە 2 حیزب یا بە 3 حیزبی ئیسلامی 17 کورسی بێنن. ئێ باشە بۆچی ناتوانە لە 1954 مامۆستا سدیق کە ئێستا سەرۆکی بڵێن ڕابەری بزوتنەوەی ئیسلامیە لە 1954 بەرپرسی تەنزیمەکانی ئیخوان مسلمین بوو. ئێ باشە مە 60 دانە ساڵە حیزبە خەریکە. یعنی چی بەم 60 ساڵە نەیتوانیوە عەدەدێک لەو هێمنێتیە بێنێتە پێشە کە بۆ خۆی ساحەی بۆ کراوەتەوە، خۆ لێی نەدراوە، خۆ ئەفرادەکانی ڕاوەدوو نەنراون، بۆچی نەیتوانیوە سەوتێک زیاتر بێن؟ یعنی چۆن ئەمە معقولە خەڵکێک حیزبێکی لە 54ەوە هەبێ زمینەی فکری بۆ شێلابێ، لە 82 تەشکیلی کردووە بۆ 94 تەنزیماتی ژێرزەمینی، لە 94 هەتا ئێستا 17 دانە ساڵی ڕەبەقە تەلەڤیزیۆنی هەیە، وەندام پەرلەمانی هەیە، وەزیری هەیە و ڕاتبوو مەعاش و هێشتا ناتوانێت نۆسەوتەکەی لە جیاتیەوەی زیادی کەم یەکاتەوە. ئەمە لە 1954ەوە ئەم پیاوانەش زیندون هێشتا. ئەی باشە یعنی چی ئەم حیزبەش و کۆمەڵیش و بزوتنەوەی ئیسلامیش 17 دەنگەهێنن، 17 کورسی لە پەرلەمانە، بەڵام گۆڕانەتوانێت لە یەکەم هەنگاوە 25 کورسی بێنێ. غێرەمە لەبەرەوە سەبەبەکە یەک شتێکی ڕئیسیە بە نەزەری من، ئەمانە نە ئیسلامەکەیان هەڵگرتووە نە قەومیشن. ئەگەر لەبەر ئەم ئەخلاقیاتە ئیسلامیانە بێ کە یەکگرتو هەڵی گرتووە، من پێم وایە لە ناو پارتیشە خەڵکێکی تایە هەروەکو یەکگرتو ملتەزمن، ئیسلامیان خۆشەوێ و نوێژەکەن و ڕۆژوەگرن و کڵاوی سپیان لەسەرایە و ڕیشان وەک یەکگرتو تاشیوە چن بۆ نوێژی جمعە و پێکەوە هەردوو لایەن دێنەوە بۆ ئیمباخی ئاوریشمیان بەستووە و هیچ کێشەیەکیان لەگەڵ هیچ شتێکانی ئەوانیش. باشە ئەمانە بۆچی نەبوون بە پارتی ئەگەر وابێ؟ غێر ئەمانە خۆیان جودا کردوێتەوە لە بەرەوەی مەشروعێکی ئیسلامیان هەڵگرتووە. من پێم وایە ئەم مەشروعە ئیسلامیە پێویستی بە ڕۆشنیەکی باشتر هەیە. ئەمە هەروەکو جەمعیەتێکی ئەخلاقی ئەو دەنگانەش کە هێناویانە لەبەر دڕندەیی خەسمەکەی بەرامبەرە. مامۆستا لە شوێنەوە ساینەوە پرسیارم لە ئەدای حزب ئیسلامیەکان کرد لە ڕووداوەکانی 17 شوبات و ئەوانەی دوای 17 شوباتە. ئایا بە بڕۆی تۆ ڕۆڵی حزب ئیسلامیەکان لەو ڕووداوانەدا چۆن بوو بە بەراوردکردن لەگەڵ پارتی ڕابوونی ئیسلامی لە تونس و ئیخوان موسلیمینەکانی مەسر؟ هیچ قیاس ناکرێتەوە لەگەڵ هیچیانە. نەهزە لە تونس 33,000 کەسی لە زیندانەکان هەبوو. ئیخوان لە میسر ئێستایەکی وەکو دکتۆر حەبیب کە نائیبی مرشد عامە
16 جاری زیندانەکان بینی و 16 زیندانی جیاواز هێکا کەمە کەرێکیان لەدار نەکەوتۆتە خوارەوە یەکسەر هاتوون و ببن بە ساحەبی مەشروعێک و بچنە پەرلەمانەوەنە بۆیە ئەداشیان لە دوای حەفتەی شوباتەوە هیچ نەبوو بەڵێ یعنی هەندێک کەسایەتی بڵێن مەلاکان یا کەسایەتی ئیسلامی بە شێوەیەکی گشتی زیاتر لە ناو لە بەردەرکی سەرایە دەرکەوتن پێشەوەی ببێ بە گۆڵمەز و کایەک بۆ خۆنواندن لە سەرەتایە شتێکی زۆر مهم بوو بەڵامان بەداخەوە نەهاتنە ناوی بەنسبەتی یەکگرتووی ئیسلامیشە بە مقەسری ئەزانم لەبەرەوە یەکەم کە هەر لایەنە ئەخلاقیەکەی گرتووە احتیمامێکی بە مەشروعێکی سیاسی ئیسلامی نەداوە بڵێ ئەمە بەدیلی ئەو عەلمانیەتەیە کە ئێمە ئەمانەوێت خەلەلەکە ئەمەیە بە نەزەری منیش بەدیل ئەوەیە ئێمە ئەگەر ئیسلامین ڕاستکەین لەگەڵ ئیسلامەکە ئیسلامەکە لە سەرەتایە و بە لا ئیلاهە ئیلەڵڵا دەست پێەکە ئێمە بڵێن کێ لە دایرەی ئیسلامەکەیە و کێ لە دایرەکەیان نییە ئێمە لەسەر ئەساسی کوفر و ئیمان لەگەڵ پارتیوێکێتیان ڕەفتارکەین ئەنجا مەشروع ئیسلامەکەی خۆمان بخێنە پێشچاوی خەڵکی بڵێن کاکە جان ئێمە ئەمە مەشروع ئیسلامیەکەمانە بەڵام مامەسا ئەمە مافی یەزیدی ئەمە مافی مەسیحی ئەمە مافی عەلمانی ئەگەر ئێمە نمونەیەکی زۆر نزیک لە هەرێمی کوردستانەوە وەربگرین پارتی داد و کەشەپێدان لە تورکیا مەشروعێکی ئیسلامیشی هەڵنەگرت و زۆرینەشی هێنا لە سێ هەڵبژاردننی یەک لە سەریەکە و لە مێژووی تورکایە کەشتیوە ڕووی نەیاوە و تا ئێساش لەسەر دەسەڵاتن و بە حیزبێکی ئیسلامیش ناودێرەکرێن بەڵێ ئاخر بارودۆخەکانی تورکیا وەکو بارودۆخی هیچ وڵاتێکی تر نییە ئەوێ دەوڵەتێکی مرکزی بوو حکومەتێکی عەلمانیە محکەمەیەکی دەستوری لێیە بەشێکە بوو لە ئیتیحادی ئەوروپی انقلاباتی عسکەری مەمنوع کرابوو چەک بە حیزبەکان نییە چەک لە ناو جەیشایە ئەنجا حیزبەکان توانای ئەویان هەیە بڕۆنە ناوەوە ئەوی مخالیفی عەلمانیەتەکەی کرد هەڵەوەشێتەوە بەڵام دیسان نەتوانێت سەر لە نوێ حیزبێکیکە بە ناوی چکەوە دروست کاتەوە بەڵام 50 کەسی دەدەزێت چێک کە قیادیەکانی لەبەرەوە ئەم تۆم و گیریەی کە لە تورکیایە کراوە خەڵکانێکی تەلەبەکانی ئەربەکان بە ڕەحمەت بێ کە هاتوونەتە پێشەوە وەتەنی بوون دوای مەشروعێکی اقتصادیان هێنایە پێشەوە بەڵام وەختی ئەربەکان هاتە سەر حکوم لەگەڵ تانسۆچیلەر و مەسعود یەڵماز تا چەند پێ دوایە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوێ هاوشێوەی دادوگەشە پێدان بێت لە تورکیا ناتوانێ خۆمە بە زۆرانبازی نییە زۆرانبازیش بکا کە ئەمە مناڵێکی معوق لەکوێ دەرقەتی ئەم عملاقانە دێ لەم ساحەیە ناتوانێت لەبەرەوە ئەمە خۆ وڵاتی میلیشیایی وڵاتی سوڵتەی مرکزی نییە خۆ محکەمەی دەستوری نییە بکبرا بڕاشکاتی لێ بکە یعنی ئێسا گەر مامۆستا سەلاح بڕاشکات لە کوێ بکە جاران لای احتیلالی کرد ئێستا بیبا لە کوێ شکاتکە بڵە مەقەڕەکانمان سوتاوە بەنسبەتی تورکیا و ظروفی تورکیا مطلقاً وەکو هیچ شوێنێکی تر نییە لەبەرەوە حیزبی داد و گەشەش کە لەسەر ئەو زەمینەی کە ئەربەکان بە ڕەحمەت بێ دروستی کرد نەجمە عەدنان مەندەریز لە 69 ئەعدام کرا ئەربەکان لە 71 دەرکەوتەوە بە حیزبێکی خەلفیەت ئیسلامیەوە دوای مەشروع اقتصادی پێ بوو ئەربەکان کە هاتە سەر حکم لەگەڵ تانسۆچیلەر و مەسعود یەڵماز 116 ملیارد دۆلار قەرز هەبوو لەسەر تورکیا لە زمانی ئەم دوو جارەی داد و گەشەیە عەبدوڵا گوڵ و طەیب ئەردۆغان و ئەو کۆنتڕۆڵکردنی هەموو هەیکەلەکانی ناو تورکیا ئەو اقتصادە ئەوەندە بەرز بووە ئێستا تورکیا چەکی فرۆشت بە هۆڵەندا کاردووچیان ناتۆن لەبەرە مەشروع اقتصادیەکان کە هێنانە پێشەوە بۆ نمونە ئەمە یەکێک لە مەشروعەکانی ئۆردۆغانە ئەڵێ هەر تورکێک لە دەرەوەی تورکیایە ئەگەر بێت و دوکانێدانێ کۆمپانیای مەشروعێکدانە شتی تورکی بفرۆشێ ئێمە لە 150 سەرمایەکەی بۆ ئەدەین و ساڵی 2 جاریش خۆی و مناڵەکان یەتوانن بە خۆڕایی بێنەوە بۆ تورکیا هەموو تورکێک ئێستا تورکێک کە لە هەولێرەژی ئاسان کۆمپانیایەکە کاتەوە 50,000 دلار پێیا بکە 50,000یشی لە حکوومەتی تورکی وەرەگرێ ئەڕوا ئەو کەلوپەلانەی کە تورکیا ئینتاجی کردو بە پێی مواسەفاتی ئیتیحادی ئەوروپی دێ لە هەولێرەی فرۆشێ منافەسەی ئێرانیشی پێکا و ئینتاجی سووریا ومانش دەرەخەتی نە بەڵێ مامەسا ئەگەرەمە بارودۆخە ئابووریەکە بێ ئێمە لەسەر بارودۆخە سیاسیەکە زیاتر قسەمان کرد تۆ کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی کوردستانیش لەگەڵ اقتصادەکەیە ببوورە یەک دەقەت خوا ئەمە مەنزومەیەکە هەمووی پێکەوەیە یەکەم خەلفیەتی فکریە خەلفیەتە فکریەکەی عەبدوڵا گوڵ و ئەردۆغان لە خەلفیەتێکی ئیسلامیەوە هاتوون لەگەڵ شەعبەکەیە هاوبەشن لەگەڵ یەکە ئەمە خۆ جودا نەبوونەتەوە بە عەلمانیەتەکە دووهەم
مەشروعێکی سیاسیان پێ کە پارێزگاری وەتەنیەتی و مووقعی تورکیاکە، سێهەم مەشروعی اقتصادیان پێ کە قەرزەکانە داتەوە، چوارەم مەشروعێکی قیەمیان پێ، قیەمیەکە بریتێ لە تەزکیەی نەفس لە پەروەردەکردنی ئەم ئینسانە. ئێستا جمعەی ڕابردوو عەبدوڵڵا گوڵ کە لە نەمسا بوو، هەمویان وەختێکە ویستیان ڕسمی تەزکاری بگرن نەچوە ڕیزەوتی لەبەرەوەی باراک ئۆبامای تایە کە مەئدوبەی خواردنەکەیان دانە سفرەی خواردنەکەوتی بەشدار نابم، وتیانە چی بۆ چوو تێچن بۆ مزگەوت، نوێژی جمعەش بڕ ڕۆژ لە کەلاوەیەکە لە کۆڵانەکە لەگەڵ مزگەوتی تورکەکانە و دانیشتۆ بەرماڵی ڕاخس و نوێژی خۆیەکە. ئەمە تەسیر لە شەعبەکەی خۆیەکاتەوە، ئەمە دەنجی بۆ دێنێتەوە. لەبەرەوە لەگەڵ قیەمی عەبدوڵڵا گوڵ و قیەمی ئۆردۆغان لەگەڵ قیەمی میلەتە تورکیەکەی خۆیانە ئەگونجێ. بۆیە 125 کوردیش توانیوەتی لە ناو حیزبی ئۆردۆغانە بچێتە پەرلەمانی تورکیا. بەڵێ مامەسا ببوورە مەبەستی من مەبەستی من لەوە بوو پارتی داد و گەشەپێدان لە ڕێگای پێشکەشکردنی پرۆژێکی ئابووریەوە توانی ئەو دەنگانە بەدەستبێنێت، نەک پرۆژێکی ئیسلامی. پرۆژێکی ئیسلامی ئاشکرای پێ نەبوو لە سەروبەری ڕژاردنەکانە. پرسیارەکەی من ئەوە بوو کە ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان تا چەند ئەوێت تەقلیدی ئەم شێوازی کارکردنەی پارتی داد و گەشەپێدان بکاتەوە و لەنێو ئەوەشدا تۆ باست لەوە کرد کە 125 کورد لەگەڵ پارتی داد و گەشەپێدان چوونەتە پەرلەمانەوە، بەڵام لە پرۆژەی ئەم پارتەیە ئێمە چارەسەرێکی جدی بۆ کێشەی کورد نبینین لە وڵاتەیە. بەرحەڵەمان فەقەرەی دووهەمە، بەڵام فەقەرە یەکەمەکە کە ئەڵین یەکگرتوو وەکو داد و گەشەی پێ ناکرێت لەبەرەوەی زەمینەی وڵاتەکان فەرقیان هەیە، یاسای وڵاتەکان فەرقیان هەیە. ئەوێ دەوڵەتێکی مەرکەزیە، ئێرە دەوڵەتی نێو مێلیشیاییە. یەکگرتوو ناتوانێت مەشروعی سیاسیەکە تەقدیمکە، مەشروع اقتصادی پێ دروست ناکرێت. یەکگرتوو ناتوانێت بێ ئەوەی بچێتە سەر دەسەڵات مەشروعێکی اقتصادی تەقدیمکە، بەڵام داد و گەشە ئەتوانێت مەشروعێک ئێستا مەسە سەلاح ناتوانێت مەشروعێکمان پێ بڵێ ئەمە مەشروعی من ئەگەر چوومە سەر دەسەڵاتە تاکو دەنگەکان بدەین بەو بۆی بچێتە سەر دەسەڵات و بڵێن ئەم مەشروعەمان بۆ تەنفیزەکە. یاخۆ ناشکرێت هەر لەسەر سەدەقەکەی دکتۆر عەلی قەرەداخی بژین. ئەمە وڵاتە دەوڵەتێکە چۆنە ڕوا بڕێەوە بەبێ مەشروعێکی وە. من پێم وایە ئەم دوو حیزب ئەم حیزبە ئیسلامیانەی کوردستانی ئێمە پێویستیان بە مڕاجعەیەکی باشتر هەیە، پێویستیان بە ئیسلامیەکی ڕەسەن و واقعی هەیە، خۆیان لەژێر تەسیری جەیش و مخابرات و ئەمنا نین. بۆچی ئیسلامەتەکەیان وا لێ کردەوەکو داد و گەشەکە ناتوانێت بڵێ من ئیسلامیم؟ چونکە ئەو لێوێ ناتوانێت بڵێ من ئیسلامیم. بەس مەولوو باوەمراد و بە ئەبوبەکر کاروانی ئەمانە بۆچی بوون بە عەلمانی؟ ئێستا کە کەس ئەو زەختەی لێ نەکردوون گوێی ڕانەکێشاوە.